پەیوەندی نێوان تۆ و هونەرمەند زیاد ئەسعەد هاوڕێیەتێکی زۆر بەهێز بووە. ئێستا شەر بە هەمان شێوەیە ئەگەر ئەو هاوڕێتی هەرماوە ئەو بارودۆخی باشە؟ من بزاد ئەو ماوەیە ئاگام لێ نییە، بەڵام ماوەیەک لەمە پێش شەوان و ڕۆژان قسەمان دەکردن بەردەوام بۆوانە. بەڵێ ئێستا تەندروستی زۆر باشە. کاک زیاد یەکێکە لە بەهرەمەندە هەرە ینی زیرەکە لە هەڵبژاردننی ینی زیرەکە لە بەکارهێنانی بەهرەی خۆی. بەداخەوە ئێمە هونەرمەندی گەورەمان هەبوون بەقەت دەنگ خۆشی خۆیان و توانای خۆی گۆرانی باشیان نەگوت. ینی کاک زیاد زۆر لەوە ئێستا توانای ئیشکردنی هونەری هەیە؟ بڕیارە بێتەوە بڕیارە تۆ ئاگاداری ئەگەر ئێستا پێ بڵین پەیوەندێکی تەلەفۆنی لەگەڵا ئەنجام بە هیچ کێشەیەک دروستە بیانی یان ئەکرێت؟ ئێستا نابێنەوە چکە و عادەتەن تەلەفۆنی لای کەس نییە. من ئەو ماوەیەش لەبەر مەشغەڵەتوانە پەیوەندی بان نەکردووە، بەڵام لە ڕێگای هاوڕێکانی ئەوکەی پەیوەندی دەکەن دەزانم هەم تەندروستی باشە هەم ینی لەگەڵ هونەر ئادەژی، ینی ئەم پیاوە هەموو ژیانی قوربانی هونەر کرد. ئەگەر ئێمە ژنمان هێنا مناڵمان بوو ماڵماندانا خانومان کرد چوزانم ئیتر ئەو هیچی نەکرد بەس خەریکی هونەر بوو ینی هەموو ژیانی خۆی بە قوربانی هونەرەکەی کرد.